سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بە بەرنامەکەی خۆتان واتە بەرنامە ئێمە و بینەران. زۆر سپاس چاوان لەلامی شەو سڵاتان لەبێت عزیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەکەی خۆتان واتە ئێمە و بینەران بینەر و بیسەرمان بن. لە ڕۆژانی سەرەتای ساڵی نێدان عزیزان جارێکی تر ئێمە پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە هەموو ئێوەی ئازیز تایبەتەن بینەرانی ئازیزی ئێمە و بینەران و هەموو خەڵکی کوردستان دەکەین. بەڵێ ساڵی تازە لە هەموو ئێوە ئازیزان لە هەر کوێنەوە بینەر و بیسەرمانن پیرۆز بێ. ئەمیر چەند هەفتە پێش نۆرۆز و ڕۆژی نۆرۆز و تەنانەت ڕۆژانی سەرەتای ساڵی تازە خەڵکی کوردستان بە پێشوازیەکی جوان و ڕازاوە بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە و لە ئاستێکی بەرینی جەماوەریدا ئەم جارەش بە زمانی شعر و سرود و گۆرانی و بە هەڵپەڕکەی و سەماکردن هاوپشتی خۆیان بۆ گەیشتن بە ئاوات و ئارەزوەکانیان نمایش کرد. بەڵێ زۆر ڕاستە چاوان خەڵکی کوردستان سەرڕای هەموو تاڵیەکان و ئەو ئازارێ زۆرانی کە بە درێژایی مێژوو لەلایەن دەوڵەتانی داگیرکرد بە سەریاندا سەپاوە هەمیشە ستایشکەری شادی بوون و بۆ هەر هاندەر و بۆنەیەک ئاهەنگێکیان گێڕاوە شادی یان بانگەوازیان کردووە. هەرچەندە تا ئەوەی کە دێتەوە بیرمان ژیانیان لە شەوی تاریک و تەنگی دیکتاتۆریدا تاقی کراوەتەوە بەڵام ئەم خەڵکە قارەمانە هەمیشە ستایشکەری ڕۆژ و ڕووناکی ڕوو. بەڵێ نەتەنیا خەڵکی کوردستان بەڵکو هەموو خەڵکی ستەمدی تو ئێران ئەگەرچی زستان درێژترین وەرزی مێژووی ژیانیان بووە بەڵام هەمیشە ستایشگەری بەهار وەک نوێبوونەوەی سروش بوون. ڕاستە کە هەمیشە لە کوت و زەنجیردا ژیاون بەڵام هەرگیز ئارەزوی فڕین لە لەشی بریندار و ڕۆحی ماندویان نەسراوەتەوە. پێکەوە ئەم ڕاستیە دەڵینەوە کە تەنانەت دەستی چرخی بڵند بەندیان ناکات. سەرڕای هەموو هەوڵە بێوشانەکانی دەوڵەتە دەسەڵاتدار لا پارێزگاریکردن لە کۆنەکان و پەرەپێجانی کۆنەخوازی و کۆنەپەرستی خەڵک بەڵام سەرنجام لە خەبات بۆ ژیانێکی باشتر لە بیری کۆندا بڕاون و بیری نوێیان لە ئامێزگرتووە بۆیە بەهار وە گوەرزی نوێبوونەوە جێژن دەگرن. زۆر ڕاستە دوای شکستی شۆڕشی 57 و دامەزراندنی کارە ساتباری کۆماری خوێن و سەرمایە ئیسلامی بەتایبەت لە 2 دەی ڕابردوودا بەڕێوەبردننی جەژنی نەورۆز واتە کارکردێکی بەرفراوانتری لە واتا و کارکردی مێژووی خۆی وەرگرتووە. یەکەم ئەوەی کە بەڕێوەبردننی جەژن و ڕێوەڕسمەکانی نەورۆز لەلایەن خەڵکەوە بۆ دەوڵەتی کۆنەپارێزی کۆماری ئیسلامی بۆتە ڕووداوێکی سیاسی کۆمەڵاتی و تەنانەت ئەمنیش. بەم هۆیەوە لە چوارشەممە سووری و بەڕێوەبردننی ڕێوەڕسمەکانی نەورۆز کە دەبێتە هۆی سەختبوونەوەی ناکۆکی نێوان خەڵک و حکوومەت زۆرە ترسن. دەسەڵاتدارانی خوێن ڕێژی ئیسلامی هەر ساڵ بێدەسەڵاتتر لە پێشتر زۆر هەوڵ دەدەن بە سەرکوتکردنی گەنجان و لابردن و تێکەڵکردنی جەژنی نۆرۆز لەگەڵ پێوەرەکانی دینی و دەوڵەتی بەسەر ترس و کێشە ئەمنی و سیاسەکانی نەورۆزی خوێناویدا دایانێت زاڵ بنەمان. خەڵکیش هەوڵ دەدەن بە بەڕێوەبردننی هەرچی شکۆدارتری ئەم جەژنانە بێزاری خۆیان لە بەهاکان و فەرمانەکانی دینی و دەوڵەتی بە ئاشکرا دەربڕن. بەڵێ ئەمیر دووهەم ئەوەی کە ڕۆژانی نۆرۆز دەرفەتێکە بۆ بە تایبەتکردین و گەشتەکانی نۆرۆز بەڵام هەر ئەم دەرفەتە لە بارودۆخ و هەلومەرجێکدا کە هەژاری و بێدەرەتانی بەشێکی بەرفراوانی کرێکار و خەڵکی زەحمەتکێشی گرتووەتەوە دەتوانێت ببێتە مەترسیەک لە دژی نەزم و سیستمی دەسەڵاتدار. چونکە لە ڕۆژانی نۆرۆزدا مەودا و ناکۆکیە چینایەتەکانی کۆمەلگا ڕوونتر لە پێشتر ئاشکرا و ئەفشا دەبن. خەڵکی وەگیان هاتوو لەم دەسەڵاتە بە پێست و گۆشتی خۆیان ئەم ڕاستی هاوار دەکەن کە هەژاری نەکتەنیا سەرەمەرگی بەهاکانە بەڵکو سەرەمەرگی شادیە. بۆ شادی لە ژیان پێویستی بە ئازادی و یەکسانیە و بۆ ئازادی و یەکسانی پێویستە ژیان لە گێژاوی کۆمەلگای چینایەتی بهێنرێتە دەر و بە داڕەشنی نەخشێکی نوێ ڕۆژێکی نوێ بۆ ئەم پێویستیە دەستێ بکرێت. باید چاوان نەورۆز بۆیە خۆش و پیرۆزە کە پەیامهێنەری شادی و ڕزگاریە نمایشی هاوپشتی جەماوەری و نێخوازیە. بێگومان خەڵک ئەو کاتە دەتوانن لە بەهار چێژوەر بگرن و وەک گوڵ لەگەڵ با سەما بکەن و سەرخۆش بن لە خۆر کە نیشانەیەک لە زستانی نابەرابەری و نەعەداڵەتی نەبێت. بە وەسفانە تا هاتنی وەها بەهارێکی ڕزگاری بەخش هیوادارم هەر نەورۆزێکتان هەنگاوێک بێت بەرەو ئەو بەهارە دڵڕفێن. بەڵێ ئەمیر بامنیش ئەوە زیاد بکەم ئەگەر یەک کەس خەونێکی هەبێت دەڵێن خەونە
بەڵام ئەگەر زۆر کەس خۆنێکی هاوبەشیان هەبێت ئەمە ئەیتر دەستپێکی ڕاستیەکی نوێیە. بەهاری ژیانتان پیرۆز بینەرانی خۆشەویست. پیرۆستان بێت لەم بەشەدا دەچین ئەم ئاهەنگە جوانانەی کە لەم ڕۆژانی ڕابردوودا بە بۆنی نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێک و پێکی گیرا دەچین لەم بەشەدا دەیبینین دێنەوە خزمەتە.
بارانی اینا جایگاهی پیدا سر سبار چاوان هەروە خۆت ئاگاداری لەم ماوەدا زۆر پامی پیرۆزبایی نەورۆز و ساڵی تازەمان بەدەست گەیشتووە. ئێمە وێڕای سپاس لە هەموو ئەو هاوڕێیانە و بە داوای لێبوردن کە ناتوانین هەموو پەیامەکان بخوێنینەوە، تەنیا لە گوڵستانی پەیام و بروسکەکان چەند گوڵی بەهاری لە پەیامی بینەرانمان لەم بەشەدا پێشکەش دەکەین. لە کاک ئەردەڵان کە لە سەقزەوە زەحمەتی کێشاوە پەیامەکەی نردووە دەست پێ دەکەین و بەم کورتە شعرەوە دەست پێ دەکات کاک ئەردەڵان. بیا تا گوڵ بەرەفشانیم و مەی دەرساغر ئەندازین. هاوڕێانی بەرنامەی ئێمە و بینەران، نەورۆزتان پیرۆز. زۆر سپاس کاک ئەردەڵان، لە خۆشتان پیرۆز بێت. ئەڵێت کاک ئەردەڵان دەڵێن نەورۆز جەژنی سەرکەوتنی ژیانە بەسەر مەرگدا، بەهار بەسەر زستاندا، گەرما بەسەر سرمادا، بوون بەسەر نەبووندا، ڕووناکی بەسەر تاریکیدا، شادی بەسەر خەمدا، سەوزایی بەسەر وشکیدا، سووری بەسەر زەردیدا، خۆشی بەسەر بێتاقەتیدا و گۆرانی بەسەر وێرانیدا.
گۆران هەڵبەت مەزورەتی ئەگەرچی ئەم ڕۆژە ئێستا هێمایەکی هەستانەوەی هەیە بۆ خەڵکی ماندوو لە تاریکی بەڵام نەهێنی مانەوەی نەورۆز لە پێگا کاتێکەتی کاگەردەڵان لە ئێدامەدا دەڵێ نۆرۆز دیاردێکی سروشتیە ڕووداوێکی ساڵانە کە ڕیشێ لە سروشدایە و خەڵکێک لە گۆشێکی جیهاندا کە دەکرێت ناوچەی نۆرۆزی پێوترێت ئەم گۆڕانە لە سروش بە مانای زاڵبوونی ڕووناکی بەسەر تاریکیدا جەژن دەگرن هەروەک چۆن نۆرۆز جەژنی ڕووداوێکە لە ناو کولتوری کشتتوکاڵی دەستپێکی کاتێکە کە زەوی هەناسە دەدات و ژیان لە ناو تودا لە خەوی زستانی خۆی بەخەبەر دێت و کاکڵی بەسراو لە شوێنی نهێنی خاکدا لە خەوی قرس هەڵدەستێت و لە تینی ڕواندا بڵێسە دەکێشێت هەروەها نۆرۆزیش مژدەدەری هەستانەوەیە پێیان هێنەری ژیانی باشتر دروستکردنی زیاتر و ئاوەدانی و شادی درێژخایەنترە بەم شێوەیە کە خەڵکی کوردستان لە مێژوو بەرەو پیری بەهارچوون و هاتنی وەرزی ڕوان و زاین و گەشەکردنیان بە باش زانیوە و سرەسای بەهاریان بە ڕۆژی نوێبوونەوەی بوون زانیوە و لۆ ڕۆژەدا هەڵهەڵە و هەڵپەڕکەیان کردووە لەبەر ئەمەیە کە دەڵێم نۆرۆز سا ڕۆژی سەرکەوتنی ژیانە بەسەر مەرگدا پیرۆزبای نۆرۆز لە ڕابردوودا پیرۆزبایی بەرگەگرتنی زستان و زیندومانەوە و بە سەلامەتی تێپەڕین لێبوو لەبەر ئەوە جیا لە پەیوەندی نۆرۆز لەگەڵ کشتتوکاڵ و ئاژەڵداری وڵاتانێک کە زستانیان لەگەڵ سەرمای کوشندە هەیە هەروەها سەرەتای بەهار بە شێوەیەک جەژن دەگرن بەم شێوەیە نۆرۆز جەژنی سەرکەوتنی ژیانە بەسەر مەرگدا بەڵێ کاک ئەردەڵان لە بەشێکی تری پەیامەکەیدا نووسیوێتی لە بیرمان نەچێت کە دەشزانم ناشتێت لە بیرمان نەورۆز ئەم هێمانێبوونەوەی ڕواکانە و نوێزایینی ئاسکەکان و نوێنماڵی بەهار لە پاڵخۆیدا شاهیدی سفرەی بێڕەونەقی زۆرێک بوو لەوانەیە زۆر باوکان و دایکانێک هەبن لە بەرامبەر منداڵەکانیان شەرمەزار بوو بێتن و لەوانەیە لە هاتنی نەورۆز ترسود لە ڕاوکیان هەبوو بێت کاگەردەڵان ئەڵێت با پرسیین بەڕاستی ئەم تاوانە لە ئەستۆی کێیە سێتی وەڵام ڕۆشنە کۆمەلگا لە ئێران ئەوەی پێی دەوترێت کۆمەلگا لەم چەندەیەدا زۆرتر لە ناوچووە ئەگەر کۆمەلگا بە کۆمەڵک خەڵک لەگەڵ بەها ئارمان بیر و باوەڕ و یاسا و دامەزراوەی هاوبەش بزانین ئەو کات دەبێت قبولی بکەین کە شتێک بە ناوی کۆمەلگا لە ئێرانی ئێستادا بوونی نییە ئێستا حکوومەتێک کە نوێنەری بەشێکی زۆر بچووکە هەموو بەها ئارمان بیر و باوەڕ و یاسا و دامەزراو مەدەنیەکانی ئەو کۆمەلگای بە شێوەیەکی ئامانجدار و سیستماتیک ڕیشەکێش کردووە و هیچ ئەڵتەرناتیڤێکیشی بۆ جێگرستنەوەیان لەم سیستمەدا بەدی ناکرێت ئێستا ئەوەی کە وەکو کۆمەلگا دەبیندرێت هەڵدراوە کۆمەڵێکی ملیۆنی خەڵکێکە کە وەک بێگانە ناچار بکرێن کە پێکەوە بژین بەڵام لەم سیستمەدا کە تاریکی بە ژیان دەبەخشێ تروسکەی ڕووناکی دەمێکە هەڵکراوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ بڵێستەدارتر دەبێت ئەم تروسکەیە لە ناو تاریکیدا هیوا بە داهاتوویەکی ڕووناکتر زیندوو دەکاتەوە نۆرۆز ئەم هیوایە بەرز دەکاتەوە بیرمان دەخاتەوە کە تاریکی تاسەر نابێ هەر بۆیە بۆ پێشوازی لە ڕووناکی خەڵکی کوردستان جیا لە ستەم و سەرکوت و جیا لە نایەکسانی و بێدادی نۆرۆز بە دەرفەتێک دەزانن بۆ ئەوەی هیوا زیندوو ڕابگرن بە شعر سرود سەما و هەڵپەڕکێ خۆیان هەڵبەت ئەمە تەنها بەسەربردنی کاتژمێرێک لە ڕۆژدا نییە بەڵکو لەوە ئەولاتر ئەویش هیوا بە داهاتوێکی ڕووناکتر کە بە شای و هەڵپەڕکێ و لە دەست بە یەکەوە گرێدراوەکاندا مژدەی دەدرێت هاوڕێیان بەهارتان پیرۆز زۆر سپاس لە کاک ئەردەڵان بۆ خۆشیان پیرۆز بێت بچین لەم بەشەشدا کلیپی شارەکان دووبارە ببینینەوە دواتر دێنەوە سەر نامەکانی تر بینەرانی ئازیشی لە ئاگادار دەکەین فەرموو بۆ فرودۆڕوزی بەناوبینە گوڕاوەرز بۆ فرودۆڕوزی سپاس فرود بوو تەمام جوان سپاس ئاغامین والیزانەی عەزیز ساڵانە يا
لەم بەشە دەردەینە سەر پەیامی کاگ یوسف کە زەحمەتی کێشاوە لە سەردەشتەوە نردوێتی. کاگ یوسف نووسویەتی نەورۆز لە کوردستان جەژنی هاوپشتی ئازادی و بەرخۆدانە. هاوڕێیان نەورۆزی ئەمساڵ لە سەرانسەری کوردستان بە شکوەیەکی تایبەت و بێوێنەوە بەڕێوەچوو. لە کاتێکدا کە گیر و گرفتی ژیان و قەیرانی ئابووری سایی بەسەر ژیانی خەڵکدا کێشاوە، کوردستان بە فۆرمێکی تایبەت و بە جۆش و خۆشێکی کەمبێنەوە بەرەو پیری جەژنی بەرخۆدانی خۆی چوو. ئەم ڕاستمانات لە هەموو شارەکانی کوردستان تەنها جەژنێکی کولتوری نەبوون، بەڵکو لە ناوەڕۆکدا دەربڕینی هاوپشتی، یەکگرتووی و بەردەوامی خەبات بۆ ڕزگاری بوو. لە زۆربەی شارەکانی کوردستان وەک سنە، مەریوان، سەقز، مەهاباد، بۆکان، بانە، سەردەشت، شنۆ، کامێران و پیرانشار و زۆربەی دێهاتەکانی کوردستان مەراسمەکانی نەورۆز بە هەڵگرتنی ئاگری نەورۆز دەستیان پێکرد. خەڵک بە دەستی پڕ لە گوڵی سوور و ئاڵای سوور و جامانە و هەوری لەمن کە هێمای خوێنی شەهیدان و بەردەوامی ڕێگای ئازادی خوازانەیە لە دۆری ئاگر کۆبوونەوە. بە سەدان هەزار کەس سرەڕای هەموو مانەعەکانی دام و دەستگاکانی حکوومەتی بەشداری ئەم مەراسمانە بوون. لە هەموو مەراسمەکانی نەورۆزی ئەمساڵدا گۆرانی و شعر وەک زمانی سەرەکی بۆ دەربڕینی داواکاریەکانی خەڵک بەکارهێنرا. لە زۆربەی شوێنەکان سرودی شۆڕەشگەرانە لە بڵنگۆکانەوە دەبیسترا. شعرەکانی شعرە کلاسیک و هاوچەرخەکانی کوردیش وەک مەولەوی، نالی، هێمن، هەژار و سوارە بە دەنگی بەرز دەخوێندرانەوە. شعرەکانیش شارکەلێکە باس لە ئازادی، یەکسانی و هاوپشتی. بڵێ کاگ یوسف لە سەردەشتەوە بوو، نووسێتی سەمای کوردی بەشێکی گیانەکراوەی مەراسمەکانی نەورۆز بوو. لە هەموو شارەکان ژن و پیا و گەنج و پیر دەستە دەستی یەکتر بازنەیەکی گەورەیان دروست کردووە سەمایان کرد. سەما تەنها فۆرمێکی هوەری نییە، بەڵکو دەربڕینی یەکگرتووی و هاوپشتیشە. لە شارەکانی کوردستان بازنەی سەماکاران ئەوەندە گەورە بوو کە هەندێک جار چەندین کیلومتری دەگرتەوە. گەنجان بە جلوبەرگی کوردی، وەژنان بە جلی ڕەنگاوڕەنگی کوردی و خشلی زێڕینەوە دیمەنێکی زۆر جوانیان دروست کرد بوو. سەرەڕای هەموو قەیرانەکانی ئابووری و سیاسی نەورۆزی ئەمساڵ لە کوردستان پەیامێکی ڕوونی هەبوو. مژدەی ڕۆژانی گەشتر. کۆبوونەوەکان هەمویان لە دەوری ئاگری نەورۆز سەرەڕای هەموو سەختیەکان پەیامی هیوا و خۆڕاگریان بڵاو دەکردەوە. یەکێک لە کۆبوونەوەکان پیرۆژنێکی بەتەمەن کە گوڵی سووری بەدەستەوە بووتی نەورۆز بۆ ئێمە تەنها جەژنێک نییە، بەڵکو ڕۆژی نێبوونەوەی هیوا و خەباتە. ئەمڕۆ سەرەڕای هەموو ناخۆشیەکان ئێمە لێرەین و مژدەی ڕۆژانی باشتر بە یەکتر دەدەین. نەورۆزی ئەمساڵ لە کوردستان نیشانیدا کە چۆن جەژنێکی کولتوری و نەتەوەی دەتوانێت بە فۆرمێکی هۆنەری پەیامی خۆڕاگری و هیوا بگەێنێت. لە کاتێکدا کە خەیرانی ئابووری و سیاسی وڵاتی داگرتووە، خەڵکی کوردستان بە سەما، گۆرانی، شەعر و هەڵگرتنی هێماکانی وەک گوڵی سوور و ئاڵای سوور و جامانە نیشانیان دەکات ڕۆحی بەرخۆدان و هیوا هەرگیز ناتوانرێت لەناو ببرێت. نەورۆز لە کوردستان تەنها جەژنێک نییە، بەڵکو هێمای بەردەوامی ژیان و خەباتە. نەورۆزی ئەمساڵی کوردستان وانەیەکی گرنگی فێرکردین، ئەوەی کە هیچ قەیرانێک ناتوانێت ئیرادەی خەڵکێک بشکێنێت کە تینوی ئازادی و بەرابەرین. دێ با پێکەوە بڵین بژی ئازادی و بەرابەری. بەلە زۆر سپاس بۆ کاگ یوسف. هەلێرەشەو پیرۆزبایی لە خۆشتان دەکەین و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەین جارێکی تر. چی ناوبڕێ ببینین دێنەوە خزمەتە.
دێنە سەر نامەی کاک فەرەیدون کە لە شاری سنەوە بۆی نردوین. کاک فەرەیدون نووسێتی لە دەستپێکی ساڵی نوێدا لە کاتێکدا خەڵکی سەرانسەری ئێران بەتایبەت لە کوردستانی شۆڕشێر لە ڕێوڕسمە گەورە جەماوەریەکاندا بە زمانی شێعر و سرود داهاتوی ڕووناکتریان بۆ خۆیان بانگەواز دەکرد و دەست لە ناو دەست بە هەڵپەڕکێ و شایی ئاڵای سووریان وەک نیشانەی گەشتنی ڕۆژی ڕزگاری لە ستەم و نایەکسانی بەرز دەکردەوە بۆ کۆماری ئیسلامی بە پێچەوانە ساڵی بنبەست و ساڵی دەستپێکی دارمانی زۆرترە. بەڵێ ساڵی 1403 بۆ کۆماری ئیسلامی ساڵێکی لەبیر نەکراو بوو، ساڵێک کە هیچ هەواڵێکی باشی بۆ ڕەژیم نەبوو، تۆڤی گۆمان و دوودڵی لەبارەی شایستەی خامنەی بۆ دیاریکردنی استراتێژی لە لای ئەکتەرەکانی ناو بازنەسەرەکیەکانی دەسەڵات چێندرا. ئەمە دەتوانێت هەواڵێکی ناخۆش بێت بۆ ڕێبەرێک کە بچووکترین تا گەورەترین بڕیارەکانی ڕژیم بە ویس و ئیرادەی ئەو دەدرێت. لا کاتژمێرەکانی کۆتایی کردنی ئەم بابەتەدا نرخی دۆلار لە بازاری تاران لە 100,000 تمەن تێپەڕی. بژێوەی ژیانی زۆربەی خەڵکی ئێران ڕوبەڕووی هەڕەشەی جدی بووەتەوە. استراتێژی دروستکردنی گروپە نیابەتیەکان وەک قەلغانی ئەمنیەتی وێران بووە و گومانی تێدا نییە کە ساڵی 1404 دەتوانێت هەواڵی زۆر ناخۆشتریشی بۆ کۆماری ئیسلامی بەدواوە بێت. بەڵێ مدلی ڕوبەڕووبوونەوەی ترامپ لەگەڵ کۆماری ئیسلامی لە مانگی ڕێبەندانەوە کە پێینە کۆشکی سپی ئەمە بوو تەسلیم بوون یان شەڕ. کۆماری ئیسلامی نە ئەوەندە سەرمایی ئابروومەندانی هەیە کە بۆ تەسلیم بوونی بێکێشە زەمینە سازی بکات و نەتوانای ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ ئەمریکا هەیە. ئەمە ئەو بنبەستەیە کە ساڵی 1403 بۆ کۆماری ئیسلامی بە دیاری هێنا. ئەم بنبەستە ئەوەندە مەترسیدارە کە چالاکبوونی میکانیزمی پەلە پیتکە لە مانگی ڕازبەری ساڵی 1404 لە پێگەی گرنگترین هەڕەشەی ئەمنیەتی ڕژیم دابەزیوە. لەوە زیاتر نەبوونی ئاو کارەبا و گاز و داڕمان
یەک هەڵەی بچووک دەتوانێت ئاگرێک هەڵگیرسێنێت کە ئەلبەت ئاکامەکەی بۆ خەڵکی ئێران ترسناک دەبێت. ساڵی 1404 دەتوانێت ساڵی ئاگر و خوێن بێت کە هیوای ناخوازی، بەڵام نابێ وەک ئەگەرێک لە بەرچاوی نەگرین. لە ئاوا دۆخێکدا هەنگاوی دوایی دەبێت چی بێت. کاک فەریدون هەر بۆ خۆشی نووسێتی دەڵێت بە بڕوای من باشترین بژاردە بۆ خەڵکی ستەمدیتووی ئێران پەرەدان بە بزوتنەوەی ژن ئازادیە. یانی چی؟ یعنی ئەوەی کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش نابێت چاوەڕوان بن بزانن لەسەرەوە و لە بازنەی دەسەڵاتی سەرمایه‌داری چی دەخەومێت. پێویستە خەڵک خۆیان بەهێز بکەن. پەرەدان بە بزوتنەوەی ئێعترازی لەسەر داخوازیە هەنووکەیەکان بۆ سەلماندنی مافی ژیان، بۆ سەلماندنی مافی سەرەتایی خەڵک کە دەتوانێت هێزی هاوپشتی خەڵک بەهێز بکات. لە ئاوا دۆخێکدا ڕێکخراوبوون گیان دەگرێت و ڕێبەرانی بزوتنەوە کۆمەڵاتیەکانی جێباوەڕ و جێمتمانی خەڵک دێنە ڕوو دێنە مەیدان. بەڵێ ئەمیر کاک فریدون لە کۆتایی نامەکەیدا نووسیویەتی لە کوردستان و وەزعیەتەکە تایبەتی ترە. بە جورئەت دەتوانم بڵێم ئاستی هەوڵ و تەقالە بۆ سەلماندنی مافی ژیان و مافە سەرەتاییەکان چەند قات لە پێشترە. خەڵکی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو هاوپشتی خۆیان سەلماندووە، بۆیە ئیمکانی حرەکەتی جەماوەری کۆبوونەوە لەسەر ئەم یان ئەو داخوازی لە ئاستی جەماوەریدا فراهەمترە. هەر بەم بۆنەوە ئیمکانی ڕێکخراوبوون نە بە مانای حزبیەکەی، بەڵکو بە مانا جەماوەریەکەی لەسەر داخوازیە دیاریکراوەکان زۆرترە. ئەمانە ئەو ئیمکاناتن کە هەڵسوڕاوان و شارەکانی سیاسی و مەدەنی دەبێت بنیاسن و ئیسفادەی لێ بکەن. بە تایبەت پێم خۆشە ئەمە کاک فەریدون وا دەڵێ بڵێ ئاماژە بە یەک ڕاستی بکەم کە کوردستان جگە لە هێزی خۆی ئالتەرناتیڤی ساختە وەرناگرێ. مێژوو ئەو گەواهیە ئەدات و ئێستاش بە چاوی خۆمان دەبینین کە ئالتەرناتیڤی ساختە لەوانە پاشایی خوازان و مجاهدین و ئیسلاحخوازان جێگایەکی جێمتمانەی لە کوردستان نییە، چۆن هەر کام لەمانە بە شێوەی خۆیان دژ بە پرسی سەرەکی خەڵکی کوردستان واتە مافی دیاریکردنی چارەنووس بوون و هەن. هەر ئەمەش هەڵسوڕاوانی ناو بەزوستنەوەی کوردستان دەست ئاواڵاتر دەکات تا بیر لە کۆکردنەوەی ئەم هێزە بەرینە جەماوریە بکەنەوە. گوتاری ئازادی و یەکسانی و بەختەوەری ئینسان لە ژیان کەن بە گوتاری گشتگیر لە کوردستان. سپاس بۆ کاک فەریدون. دووبارە دەچین ناوبڕێک دەبینین دێنەوە خزمەتەن. توقولي توقولي قولي تفراي قولي توقولي توقولي قولي تفراي قولي توقول جوانكي ونخوشي باو خلي توقول جوانكي ونخوشي باو خلي هركس يا بيت بيني اجي تناولي هركس يا بيت بيني اجي تناولي نوشم بخوشی او مستی چاوانه ای نوشم بخوشی او مستی چاوانه توش بینوش بخوشی ام دل دیوانه توش بینوش بخوشی ام دل دیوانه تو قولی قولی تفرای قولی تو قولی قولی تفرای قولی تو قول جوانکی ون خوشی باو خلی تو قول جوانکی ون خوشی باو خلی هر کسی أجي تناولي هركز يا بيد بيني أجي تناولي أسلانا دانيشين رسمي يقبك يشين أسلانا دانيشين رسمي يقبك يشين بسوازي زاربوني قواراني خواج بجين بسوازي زاربوني قواراني خواج بجين شي خملة دلمانا هرهم ويهال رجين شي خملة دلمانا هرهم ويهال رجين
قولي قولي تفراي قولي 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 تفراي قولي 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 تفراي قولي قول جوانكي ونخوشي باو خلي قول جوانكي ونخوشي باو خلي هركس يا بيت بيني أجي تناولي هركس يا بيت بيني أجي تناولي چاوان ڕۆژانی سەری ساڵ هیوایەکی نوێ بۆ داهاتوویەکی گەشتر لە ڕێوڕسمەکانی نەورۆز کە بەڕوونی ئێمە دیمان وە زۆریش دیار بوو. ئێمە وەک کۆمەڵە بڵین کە خۆمان بە بەشداری ئەم هیوا خواستنە لەم خۆشە جەماوەریە لە کوردستان زانیوە و دەشزانین و هەوڵیشمان داوە ئەوەندەی ئیمکان و مەجال هەیە دەنگمان تێکەڵ بە سرود و گۆرانی وتنی خەڵکی کوردستان بکەین و لەگەڵ سەمای خەڵکی کوردستان مەژدەی ئازادی و بەرابەری و بەختەوەری بەرز بکەینەوە. بەڵام ئەوەش دەزانین کە کوردستانی ئێمە وەک هەموو ناوچەکانی تری ئێران کاتێک دەتوانێت ئەم ئاواتە بەدی بێنێت کە پارێزەرانی ڕەش و تاریکی ئەو دەسەڵاتەی کە ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان دەخنکێنن لە دەسەڵات بکێشێنرێتە خوارێ. ئەمە ئەرکی ئێمەیە. ئێمە ینی خەڵکی تینوی ئازادی و بەرابەری. ئەمەش ئەرکێکی قورسە و دەبێ بزانین چۆن دەتوانین ئەم ئەرکە بە ئەنجام بگەینی. زۆر جار وتومانەوە دووبارە دەیڵێنەوە کە هێز دەتوانێت وەڵامی ئەم پرسیارە بداتەوە. ئەمە ئەو نقطە زعفەی ئێمەیە کە دەبێت چارە بکەین. ساڵانێکە کە توەکانی بەرەنگاری لە شوێنی جۆراوجۆری جیهان لەوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران تایبەتەن لەلایەن چین و توێژە جیاوازەکانەوە پێک هاتووە و ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت. لەم نێوەندەدا بەرەنگاری و خۆپیشاندانە پڕجۆشەکانی ژنانی ئێرانی لە ڕوبەڕووبوونەوەی کۆنەپەرستی و ناڕەزایەتی بۆ حیجابی ئیجباری و جیاکاریەکانی ڕەگەزی کە لە ڕەشەمەی ساڵی 1350 دەستی پێکرد و لە درێژەی خۆیدا بووە هۆی ڕاپەڕینی بەرفراوانی ژن ژیان ئازادی تەنیا نمونەیەکی. بزوستنەوەیەکی زیندوو و چالاک کە جیهانی خستە ژێر کاریگەری خۆیەوە و توانی کێشە و داخوازیەکانی ژنان بکاتە بەشێک لە جاخوازیەکانی بزوستنەوە و جوڵانەوە بەردەستەکان لە کۆمەلگا و دروشمی ژن ژیان ئازادی بکاتە یەکێک لە دروشمەکانی ناڕەزایەتی و کۆبوونەوەکانیان. بەڵام بۆ ڕاگررتنی ئەوەی کە بەسەر خەڵکەکەماندا دێت بە دڵنیایەوە مەبەست نییە. ئەوەی کە لە دۆخی ئێستادا پێویستە پەیوەندی ئەم بزوستنەوانە و دروستکردنی بزوستنەوەیکی کۆمەڵایەتی سیاسی سەرتاسەری و ڕێکخرا و ئامانجدارە. بزوستنەوەی کە بتوانێت لانی کەم لە کورتخایەندا داخوازیە کەمینیەکان وەک زیادکردنی داهات لەسەر بنەمای گوزەران و ڕێژێ هەڵاوسان، وەستاندنی سزای لە سێدارەدان لە پشگیری کەمپینەکانی دژی سێدارە، نەهێشتنی سانسۆر و ئازادی ڕادەربڕین، ئازادکردنی زیندانیانی سیاسی، وەستاندنی شێوازە جیاوازەکانی ئازار وەزیەتی ژنان لەوانە حجابی ئیجباری نا بۆ هەر جۆرە شەڕێک و سیاسەتەکانی شەرخوازی و زۆر شتیتر لە بەرنامەی کاری خۆی دابنێت. ڕوونەکە ئەم بزوستنەوە سەرتاسەریە لە هاوڕێیەتی و هاوهەنگاوی لەگەڵ بزوستنەوە جیهانیەکان ئاراستەی کۆتایی لە ناوبردنی سەرمایەداری، پیاوسەلاری، فاشیزم، بنەماخوازی، شەرخوازی، کۆژبەردەژی، سەرکوت و ستەم لەسەر نەتەوەکان و هەر جۆرە دەسەڵات داگیرکاری و چۆسانەوە دەبێت. وەشەی کۆتایی ئەوەیە کە لە سەرەتای ساڵی نوێدا دۆخی واقعی ئێران ڕاست ڕنگدانەوەی ئەم ڕاستیە مێژوویە کە خەڵک نایانەوێت و سیستم ناتوانێت ڕەنگە کۆتایی نزیک بێت. ئێمەش دەبێت بتوانین بەسەر زەعفی ناو بزوستنەوەی خۆمان زاڵبین، ئەویش بەهێز بوونە. استودیو جامعه جهم تقدیم می‌کند.
دلبرو که ما قربون تو شو دنیا دو روزه یا مکن شو روز ما خورشید ما صبح نوروزه دیدی چطور ماننده او یک سال برفت سال نومه یک سال چنو تنده برفت که پندری همی دیروزه روی بیا که نوروزه دنیا دو روزه تا عالمی جون دلم چشم ورزوزه بینه که قد تو کمون پشت موقوزه بیا بیا افتو فرو شد پشت کو کم کم و کشو شد بیا که با سر زد زکو ما همچونو یک پامهتو شد برچه چنین برچه چنوی چونو مبو دل برو که بو ایجو که میبینی زبون سال به سال کهنه و نو شد روی بیا که نوروزه دنیا دو روزه تا عالمی جون دلم چشم ورزوزه بینه که قد تو کمون پشت موقوزه بیا بیا با هم برم بنده دره یا چاره بالا مگو سبا دیر سبا برخ بیا تا برم حالا در آن در دور از همه بی هم همه خرم و خندان دور از شر و شور و شر با شرشره بکنم لالا روی بیا که نوروزه دنیا دو روزه تا عالمی جون دلم چشم ورزوزه بینه که قد تو کمون پشت موقوزه تا عالمی جون دلم چشم ورزوزه بینه که قد تو کمون پشت موقوزه لەم بەشدا نامەی کاک حامیدمان لەبەردەستە کە زەحمەتی کێشا و لە شاری ورمێوە بۆی نردبین. کاک حامید نووسیوێتی هاوڕانی بەرنامەی هەموو بینەران ساڵی تازتان لێ پیرۆز بێت. زۆر سپاس کاک حامید لە خۆشتان هەر پیرۆز بێت. کاک حامید نووسیوێتی ویستومە ئاگادارتان بکەمەوە دوای بەڕێوەچوونی شکۆداری بۆنەکانی نەورۆز لە هەموو کوردستان و بە تایبەت شاری ورمێ کە بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بە بەشداری خەڵکێکی زۆر لە تورک و کوردزمان بەڕێوەچوو و لە خۆیاندا نیشانەیەکی بەرچاوی هاوپشتی ئەم خەڵکە بوو. ڕۆژی شەممە دوی خاکەلێوەی 1404 بە بیانی بۆنەیەکی ئاینی تایبەتی شیعە کۆمەڵێک لە خەڵکی تورزمانی شاری ورمێ بە پێی بانگەوازی مەلایەکی شیعە کۆبوونەوە. هەڵبەت خۆشتان ئاگادارن ئەم کۆبوونەوەیە کە دەیتوانی چالاکیەکی ئاسایی و ساڵانەی پێڕەوانی ئەم ئاینە بێت بە شێوەیەکی ئاگاهانە لەلایەن ناسیۆنالیستە پانتورکەکانەوە کرایە ئامرازێک بۆ دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لەنێوان خەڵکی کورد و تورکی شاری ورمێ. وەک هەمیشە بە چاوپۆشی و تەنانەت هاوکاری ناوەندامنیەکانی کۆماری ئیسلامی و چەند کەسێک لە ئەندامانی شۆڕای شار و کۆمەڵێک کەسی دەمارگر و ئاتەش بە اختیاری کۆماری ئیسلامی کە بۆ خەڵکی ئێران ناسراون بە پاس لە ناوچە جیاوازەکانی ئازەربایجانی ڕۆژاوەوە کۆکرابوونەوە و هێنرابوونا شوێنی کۆبوونەوەکە. ئەوان کە بە ژمارەیەکی زۆر خۆیان خزاند بووە نێو جەماوەرەکە بە پێی پلانێکی لە پێشدا داڕێژرا و گۆپاڵ بەدەست دەستیان کرد بە دانی دروشم لە دژی خەڵکی کورد. کاک حامید دەڵێ ڕێڕسمەکانی نۆرۆز کە هەڵپەڕکێ و گۆرانی و داگیرساندنی ئاگری و دەربڕینی شادی و خۆشی لە خۆ گرت بوو لە کەشێکی ئارام و بەدوور لە هەر چەشنە دروشم و ئەکتێکی نەخوازراوی نەچەوەی یان ئاینی بەڕێوەچوو. لەم نێوانەدا پانتورکەکان کە لەلایەن ناوەندامیەکانی کۆماری ئیسلامیەوە هاوکاری و پشگیری دەکرێن بۆ تێکدان و دژایەتیکردن لەگەڵ ئەم هێزە جەماوریە دەرفەتێکیان بۆ داڕەشنی پلانێکی دزێ و مەترسیدار بە گونجاوزانی و هۆڵیاندا کە ئالۆزیەکی فرقەیی و نەچەوەیی لە ئاستی شاردا دروست بکەن. بەڵام بەخۆشیەوە ئەم پیلانە بە وشیاری جەماوەری تورک و کوردی ئەم شارە کە هاوپشتی بە ئەرکی خۆیان دەزانن بۆ گەیشتن بە مافە هاوبەشەکانیان پوچەڵ کرایەوە. بڵێ کاک حەمید نووسیتی ئێوە دەزانن کە ورمێ لە مێژە شارێکی فرە نەتەوەی بووەوە خەڵکی کورد و تورک و ئەرمەنی پەیڕەوانی شیعە و سونی و مەسیحی بەردەوام لە پەنای یەکتردا بە ئاشتی ژیان.
لە شۆڕشی ژن ژیان ئازادیشدا پێکەوە بوون. ئەوان خەڵکێکی هاوچارە نووسن کە کۆماری ئیسلامی بە پێشێلکاری مافە سەرەتایەکانی خۆیان دەزان. کۆماری ئیسلامی بە شێوازی جۆرا و جۆر هەوڵ دەدات ئەم یەکگرتوویە کە دش بە دەسەڵاتی خۆی دەزانێت تێک بدات. کۆماری ئیسلامی بە پەیڕەوی لە سیاسەتی ناسراوی ناکۆکی بنێوە و حکوومەت بکە بە سیاسەتە جیاکاریەکانی خۆی بە ئەنقەست گرژی و ناکۆکی نەتەوەیی پەرە پێدەدات. دانیشتوانی کورد و تورکی ئێران سەرڕای جیاوازیە زمانیەکان هەردووکیان لە زومرەی قوربانیانی سیستمێکی سەرکوتگەری کۆماری ئیسلامین و ئاخێزی شۆڕشتێرانی ژن ژیان ئازادی نمونەیەکی بەرچاوی هاوپشتی خەباتکارانی کۆمەڵانی خەڵکی خاوەنشناس و ناسنامەی جیاواز بوو کە دژی بێمافی و دیکتاتۆری سنوورە نەتەوەیەکانیان تێپەڕند. ئەم ڕاستیانە دەیسەلمێنن کە یەکگرتووی خەڵکی کورد و تورک نەک هەڵبژاردەیەک یان مەسلحەتێکی کاتی بەڵکو پێویستێکی استراتیژیە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕەگ و ڕیشەی هاوبەشی ئەو ستەمانی کە بەرامبەر بەو دوو نەتەوەیە بەڕێوە دەشێت. کاک حەمید دەڵێ بە پشتبەستن بە هاوپشتی و هاوخەباتی مرۆڤ بە هاوچارنووسەکان خەڵکی وشیاری کورد و تورک دەبێت دژ بە سیاسەتی پیلانگێڕی و دووبەرەکی نانەوە ڕابوەستن. پێویستە پرۆپاگەندای ژاراوی گروپە ناکۆکی خوازەکانی سەر بە هەر لایەک بە بەهێزکردنی گوتاری هاوبەش پوچەڵ و ڕسوا بکرێنەوە. لەو شار و ناوچانەی کە خەڵکی کورد و تورک لە پەنای یەکتردا دەژین دەبێت هەوڵی دروستکردنی ناوەند و دامەزراوە فرەنەتەوەیەکان بدرێت بە مەبەستی چارەسەرکردنی کێشە مەحەلیەکان. پێویستە بۆ ڕزگاربوون لەم ستەمە کارە ساتبارە دەست لە ناودەستی یەکتر بنێنێ و ئەمە تەنها ڕێگەیە بۆ پوشەڵکردنەوەی هەر پیلانێک. ئەو خەڵکەی کە لە هەردوو لا ئازاری ستەمی نەتەوەی دەچێژن نەک هەر نابێت ببنە یاری دەستی دژمنە هاوبەشەکانیان بەڵکو بە پشتبەستن بە خاڵە هاوبەشەکانیان سەنگەرێکی هاوبەش لە بەرامبەر دیکتاتۆری و کۆنەپەرستیدا دابمەزرێنن. تەنها لەم ڕوەوەیەکە دەکرێت دڵخۆش بە داهاتوویەک ببین کە تیادا جیاوازیەکان نەک وەک هەڕەشە بەڵکو وەک دەرفەت چاوی لێ بکرێت. لەبیرمان نەچێکە خەڵکی وەگیان هاتووی تورک و کورد و هەموو نەتەوەکانی تر لە ئێران ڕێگای ڕزگاریان لە ستەم و نابەرابەری لە گرەوی هاوپشتیاندایە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک حامید و ئەوەی کە پێویست بوو لەم بارەوە بوترێت کاک حامید لەم نامەیەدا ئیشارەی پێکردبوو و هاتبووش. ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەوە داوا لە خەڵکی وشیاری کورزمان و تورکزمان دەکەین کە مەجال بە دژمنانیان نەدەن کە هاوپشتی و پێکەوە ژیانی ئەوان تێک بدات با ئەم دروشمە کە لە شارەکانی تورکزمان یان کوردزمان دەبیسترا تیکرارکەینەوە. بژی ئازەربایجان یا شاسین کوردستان هەر بژی یا شاسین بۆ هاوپشتی خەڵکی کورد و تورک بۆ سەلماندنی مافەکانیان. زۆر سپاسی کاک حامید دەکەین بۆ نامەی کە زۆر دڵسۆزانش بوو. هەر لە ڕاستای ئەم بابەتە نامەیەکی ترمان لەبەردەستە کە کاک عەباس لە نەغەدەوە بۆی ناردوین. کاک عەباس نووسراوەکەی لەسەر ڕووداوەکانی ورمەیە ئەویش کە ئێمە هەڵبەت بەداوای لێبوردن کورتکراوەی نووسراوەکەی کاک عەباس دەخوێنینەوە. دەڵێت کاک عەباس پێش لە جێژن وەک هەموو شارەکانی کوردستان خەڵکی ورمێ و دەوروبەری لا کارنەڤاڵێکی گەورەی نۆرۆزی بە موسیقا و گۆرانی و سەماکردن چوونە شەڕی ڕەشی و کاولکاری تاکو هاتنی بەهار و بوژانەوەی سروشت وەک هێمای بەرخۆدان پیرۆز ڕابگرن. ئەم خەڵکە وەک هەمیشە و وەک مێژوو بەردەوام بە سەما و شادی هەستاوەتەوە. سەما و شادی لەگەڵ سروشت و خەسڵەتی ئەم خەڵکە ئاوێتە بووە، بەڵام چەند ڕۆژێک تێنەپەڕی بوو. داهێنەرانی وێرانی و مەرگ جارێکی تر سەریان دەرهێنا و دار بەدەست هاواری حەیدەریان بەرز کردەوە. ڕەوتەکانی سەر بە سوپا کە چەندین ساڵە پرۆژەیەکیان دروستکردنی دووبەرەکی و ناکۆکی و شەڕ و دژمنایەتی لە نێوان کوردەکان و تورکەکانی ناوچەکەیە دەستیان کردووە بە ئاژاوەگێڕی تاکو خەڵک لە ترسی دابەشبوون و شەڕی نەتەوەیی و ناوخۆ دەست لە داواکاری ڕاستەقینەکانی خۆیان هەڵبگرن و لە جیاتی خەبات دژی دەسەڵاتدارانی مەرکێنەر و دیکتاتۆریەت ئەم جاورە بکەونە شەڕ و گیانستاندنی یەکتر. ئەوەی لە ورمێ ڕوویدا وێنەیەکی بەرجەستەی فاشیزم بوو و بە تەواوەتی ڕێنمایی کرا و لەلایەن سوپا و ڕۆچەکانی سەر بە سوپا بوو. پرسیار ئەوەیە ئەگەر ئەم گۆپاڵ بەدەستانە غەمی خەڵکی ستەمدیتووی تورک زوانیان هەیە، ئەی بۆچی لە ماوەی ئەم چەند ساڵەی خەبات بۆ ئازادی و مافە ڕاستەقینەکانی خەڵکی تورک دەنگیان دەرنەهێنەوە؟ بۆچی هیچ جۆرە جوڵەیەک لە ڕاستەی وەدی هاتنی مافە مەدەنی و سیاسیەکانی پێشێلکراوی خەڵکی تورک زبان ناخەنە ڕوو؟
بۆچی کاتێک نوێنەرانی دەستنیشانکرا و گوماشتەی دیکتاتۆریەت خوێندنی زمانە نەتەوەییەکان لەوانە زمانی تورکی ڕەت کردەوە دەنگیان لێوە نەهات چونکە جڵەوی ئەم گۆپاڵ بەدەستانە لە دەستی ڕۆچەکانی دەسەڵاتە و ئەرکیان خەبا دژی دیموکراسی و ئاواتە ڕاستەقینەکانی خەڵکی ئێران لەوانە ئازادی و بەرابەریە. ڕۆڵە وشیار و ڕاستەقینەکانی ئازەربایجان کە هەمیشە لە تەنیژ ئازادی و دیموکراسی و کەرامەتی مرۆڤایەتی وەستاون ڕێگە نادەنکە کەسانێکی مێشکداڕەزی وەک قازیپور کە بە یارمەتی دەسەڵات چەند ساڵێک بە هەڵا ناوی نوێنەرایەتی خەڵکی ئازەربایجانیان کێشاوە جارێکی تر مەیداندار بن و دژی هاوڵاتیانی خۆیان بقیژێن و داوای بربەرەکانی بکەن. خەڵکی ئازادیخوازی ئازەربایجان نەوەی شێخیابانیەکان و کیسرەویەکان و سەتارخانەکان و ئاخونزادەکان و سەدان خەباتکاری ئازادیخوازی تر ئەم پیلانگێڕیە بۆ دووبەرەکینانەوە شەرمەزار دەکەن و دەنگی هاوپشتی خەڵکی ستەمدیت و لە دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی بەرز دەکەنەوە. بڵێ کاک عەباس لە کۆتایی ئەم نووسراوی کە بۆی نردوین دەڵێت لەم ڕۆژانەدا هێندێ دروشم جاروبار دەبیسترێ کە بە بڕوای من نەشیاوە و نەگونجاویشە. ئەڵێ دروشمەکە ئەوەیە کە دەڵێ ورمێ دڵی کوردستانە. ئەم دروشمە خۆی لە خۆیدا دووبەرەکینانەوەیە. لە حاڵێکدا دەزانین کە تەنیا کورد لە شاری ورمێ ناژی ورمێ شارێکی جوان و ڕازاوەیە چۆن فرەڕەنگیشە. پێک هاتە جیاوازەکانی دەمێک ساڵە پێکەوە ژیاون و لە خۆشی و ناخۆشیدا یاریدەدەری یەکتر بوون. تێکەڵ بوون و لەوانش گرنگتر دژ بەستەم و نابەرابەری سەپێنراوی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەمیشە یەکدەنگ بوون. ئەمە جوانی و ڕازاوایی شاری ورمێ چەند قات زیاتر کردووە. نابێ مەجال بدرێت بە بەرزکردنی دروشمی نەگونجاو و کردەوەی تەحریک ئامێز کە سیمای جوانی ئەم شارە تێک بدات. لەبیرمان نەچۆتەوە کە لە شۆڕشی ژینە دروشمی کوردستان چاوچرای ئێران بەرزکرایەوە. بۆ چون کوردستان پێشەنگ بوو دژ بە هەموو ئەو ئەزیەت و ئازارانی کە خەڵکی ستەمدیتووی سەراسەری ئێران لێی بێزار بوون پێشەنگ بووە بە ئەم پێشەنگیە بە دروشمی نەگونجاو تێک نەچێت. کوردستان نەتەنیا لە بەرخۆدان پێشەنگە بەڵکو بە پتەوکردنی هاوپشتی دژ بەستەم و نابەرابەریش پێشەنگە و هەر لەم ڕێگایەوە دەتوانێت هەنگاوەکانی بۆ پێشەوە هەڵبگرێت. سپاس لە کاک عەباس منیش پێم باشە تەداخۆلێک لە باسەکە بکەم ئەمیر. ڕووداوی دوی خاکەلێوە لە ورمێ تەنها ڕووداوێک نەبوو تەنها پیلانی سەرۆکی شۆرای ئیسلامی شاری ورمێ و نوێنەری پێشووی مەجلیسی شۆرای ئیسلامی نەبوو ڕاستە ئەوان هاندەر بوون هەروەها خۆپێشاندەران تەنها چەند سەد کەسی پرسەداری حکوومەتی تێڵا بەدەست نەبوون تەنانەت تەنیا جیاخوازان و پانتورکەکانیش کە سەمبۆلی گورگەبۆڕەکان نیشانەدەن نەبوون. ئەگەر نەزانین کێشەی سەرەکی چییە لەوانەیە نەتوانین ڕێگە چارەکان بۆیان بدۆزینەوە. کێشەکە ستەمی نەتەوایەتیەکە دەسەڵاتدارانی ئێران سەدان ساڵە لە پێناو قازانج و مەسلحەتی مانەوەیان لە دەسەڵات باوەشێنی دەکەن. هەندێک لە چەپەکان لە بنەڕەتدا بوونی وڵاتی فرەنەتەوەیی و پرسی نەتەوەی و ستەمی نەتەوەی لە ئێراندا نکۆڵی لێ دەکەن و بە سڕینەوەی پرسەکە ڕێنوێنی دەدەن کە ناسنامەی نەتەوەی و ناسۆنالیزم خراپە و ناشرینە. ناسنامەی مرۆیی و هاوپشتی هاوڵاتی باش و شایستەیە. لە ڕاستیدا سازی ناسیۆنالیزمی تاک نەتەوەی ئێران دەژنن. لە ڕاستیدا ئامۆژگاریەکانیان وەک ئەوەی وایە کە بە خەڵکی توشبووی نەخۆشی و گیرۆزەی هەژاری بڵێن نەخۆش مەبن سەلامەتی باشە. بۆچی هەژاریتان هەڵبژاردووە خۆشگوزەرانی زۆر باشترە. زۆر باش چاوان شارەت بە خاڵێکی زۆری کرد بە منیش ئەمە زیاد کەم بە قسەکانت خۆزگە نەتەوە بوونی نەدەبوو وڵات و سنوورەکان بوونیان نەدەبوو چینەکان بوونیان نەدەبوو شەڕەکان ڕوویان نەدەدا و هەموو پێکەوە خوشک و برا وەک مرۆڤ وەک ئەوەی سرودی ئەنتەرناسیۆنال دەڵێت ئەنتەرناسیۆناڵە نژادی ئینسان هاوجۆر و هاونژاد لە ئاشتی و دۆستایەتی و خۆشەویستیدا بژی وایە. بەڵام داخەکەم کە چیرۆکی سەر ئەم ئەرزە کە ئێمە تێیدا دەژین بەم جۆرە نەنووسراوە. واقعیت ئەوەیە کە نەتەوە هەیە و تەنها ڕێگەی گۆڕینی پێش هەر شتێک ناسینی ڕاستیەکەیە نەک نەکۆڵیکردن و چەواشەکردنی. ناسینی شتێک بە ناوی ستەمی نەتەوایەتی و سەقامگیرکردنی دەسەڵاتێکی دموکراتیک کە تێیدا کێشەی نەتەوایەتی بە شێوەیەکی دموکراتیک چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ کاک عەباس پێما لە نەغەدەوە بوو گەر هەڵەنەکەم ئەم نامەی بۆ ناردین سپاس دەکەین کاک عەباسیان لە سەرەتادا پیرۆزباییشت کرد بوو ئێمەش پیرۆزبایی
نەورۆز و ساڵی نوێتان لێ دەکەین دەچین ناوبڕێک دەبینین دێنەوە خزمەتە. ئازیزان ئێمە کە ئێستا لەگەڵ چاوانم بەرنامەی بەڕێوە دەبین هاوکارانمان راپۆرتێکیان هێناوەتە بەردەستمان کە کاک بیستون زەحمەتی کێشاوە بۆی نردین. کاک بیستون لەو راپۆرتەدا کە ئاماژە کراوە بەوە کە کۆماری ئیسلامی بە دژمنایەتی لەگەڵ هەر شتێک کە بۆنی شادی لێبێت لەوانە نەورۆز ئەڵێ هەروە بەردەوامە. کاک بیستون لە درێژەی راپۆرتەکەدا نووسیەتی داواکاری گشتی کوردستان ڕایگەاندوو کە هەڵسوراوان و چالاکانی بەڕێوەچوونی ئاهەنگەکانی نەورۆز لە کوردستان دەسگیر کراون. داواکاری گشتی و شۆڕشی ناوەندی پارێزگای کوردستان هەواڵی دەستگیرکردنی سەرکردەکان و فاکتەرە سەرەکیەکانی چالاکی بانگەشەکردن دژی ڕژیم لە ژێر ناوی ئاهەنگەکانی نەورۆزی ئەم پارێزگای ڕاگەاندووە. بە پێی راپۆرتی ئیرنا لە پەیوەندیە گشتیەکانی دادگای پارێزگای کوردستان محەممەد جەباری ڕۆژی یەکشەمبە ڕایگەاند دەستگای دادوەری پارێزگای کوردستان لە سەرەتای مانگی ڕەشەمەی ساڵی 1403 بەرەنگاربوونەوەی ئەو کەسولایەنانی کە لە ژێر ناوی لە ئاهەنگەکانی نەورۆزدا بە دوای ڕێخستن و بەکارهێنانی توانای ئەم ئاهەنگانە بۆ بانگەشەکردن دژی ڕژیم ئەڵەت بە قسەی ناوبراو گۆیا پێشێلکردنی نۆرم و سوکایەتی بوون خستە بەرنامەی کارەوە و دەستی کرد بەم بابەتە. داواکاری گشتی و شۆڕشی ناوەندی پارێزگای کوردستان وتی لەم پێناوەدا بە فەرمانی سەرۆکی گشتی دادگا و دەستێوەردانی داواکاری گشتی پارێزگا چالاکان و فاکتەرە سەرەکیەکانی ئەم بابەتە دەستنیشان کران و دەستێوەردانی جدی کە ئەنجامدرا ژمارەیەک لەم چالاکە سەرەکیانە ناسراون و نزیکەی 7 کەسیش دەستگیر کراون. ناوبراو لە درێژەدا وتی ئەم کەسانە پەیوەندی گروپی و ڕێکخراوەییان هەبووە و بەشێک لەم کردەوانە بە پشتگیری جەختکردنەوە و بە دوواداچوونی خودی گروپەکان ئەنجامدراوە. بەڵێ چاوەڕوان کرابوو کە کۆماری ئیسلامی کە دەستی کورد بوو لە پێشگرتن بە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان و لە هۆڵیدا بە چەشنی ڕووداوی ناحەزی ورمێ بۆ دووبەرەکی سازکردن یان بەگرتن و ئەزیەت و ئازاردانی ژمارەیەک بەشدار بوو لەم مەراسمانە ژەهری خۆی بڕێژێت و ئەو نمایشی هاوپشتی و کۆبوونەوە دەیان هەزار کەسیانەی خەڵک لە شار و دەهاتەکانی کوردستان داپۆشێ. بەڵام کۆماری ئیسلامی خەیاڵی خاوە 46 ساڵە لەم کوردستانە دەگرێ و دەکوژێ کەچی بزووسنەوەی هەخوازی ئەم خەڵکە هەر ساڵ بڵێ سەدارتر دەبێت. پارەکەش هەروایان کرد بۆیە ئەمساڵ خەڵکی کوردستان بە جۆرش و خۆشێکی زۆرترەوە دەست لە ناو دەستی یەک سرودی ڕزگاریان بە شار و گۆرانی و سەماکردن بەرز کردەوە. نمایشی هاوپشتی خەڵکی کوردستان ئەمڕۆ لە مەراسمەکانی نۆرۆز و دوێنێ لە مانگرستنە گشتیەکان و ڕۆژی تر لە هەڵمەتی جەماوەری بۆ ڕێزگرتن لە گیان بەختکردووان بەم کردەوە ڕەزیڵانەی دەستگا ئەمنیەکان بە خەیاڵی خاوی خۆیان کە گۆیا 7 چالاکی مەراسمەکانی نەورۆز دەست بەسەر کردووە تێک ناچێ. لە کوردستان ژنان چالاکن، کرێکار و زەحمەتکێش چالاکن، مامۆستای قوتابخانەکان چالاکن، لاو و پیر چالاکن. دەفەرمونون هەموو خەڵکی کوردستان بگرن. چالاکی مەراسمەکانی نەورۆز لە کوردستان هەمووی ئەمانە بوون کە دەستیان لە ناو دەستی یەک بۆ ئازادی، بۆ بەرابەری، بۆ بەختەوەری ئینسان سەمایان کرد. بەڵێ سپاس بۆ کاک بیستون بۆەوەی کە زەحمەتی کێشا و ئەم راپۆرتەی گەیاندینە دەستیان. چین ناوبڕێک ببینین دوایین بەشی بەرنامەکەمان یادی ئازیزی
دایکێکمانە کە ئێوەشی لاگادار دەکەین فەرموو. بەداخێکی زۆر گرانەوە لەم ڕۆژانەدا ئاگادار بووین کە دایە عەینا ئەحمەدی زاد لایکی هاوڕێی گیان بەختکردووی ڕێزەکانی کۆمەڵا جەماڵ کوردی بەهۆی نەخۆشی و هەڵکشانی تەمەن ڕۆژی یەکشەممە سەی خاکەلەوەی 1404 هەتاوی لە تەمەنی 93 ساڵی لە شاری سنە بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. ئەم دایکە ئازیزە پاشگیان بەختکردنی ڕۆڵە ئازیزەکەی هاوڕێ جەماڵ کوردی کە لە پێناوی ڕێبازی ئینسانی و سۆسیالیستی لە کوردستان گیانی ئازیزی بەخت کرد، ئاواتی ئەوەی دەکرد کە کۆماری جنایەتکاری ئیسلامی لە دەسەڵات و سەرکوت نمێنێت و تەرمی ڕۆڵەکەی لە ئاوایی بەردەڕەشەی مەریوان بێنێتەوە ئاوایی ئەوی هەنگ و لەوێ بە خاکی بسپێرێت کە زۆر بەداخەوە ئارەزووی ڕوخاندنی کۆماری ئیسلامی و هێنانەوەی تەرمی ڕۆڵە قارەمانەکەی دایە عەینا بەدی نەهات و ئەم دایکە جگەر سوتاوە وەک هەزاران دایک و باوکی داغداری دیکەی کوردستان ماڵاوایی لە ژیان کرد و ئارەزوەکەی نەهاتە دی. ڕۆژی یەکشەممە تەرمی دایە عەینا ئەحمەدی زاد بە بەشداری بنەماڵە تێکۆشەرانی هاوبیری ڕۆڵە ئازیزەکەی و جەماوەرێکی زۆر لە بەهەش محەممەدی شاری سنە ئەسپەردەی خاکرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵە دۆستان، ئازیزان و خەڵکی دڵسۆز و ئەمەگناسی شاری سنەی خۆڕاگر دەکەین و خۆمان بە بەشداری داخ و پەژارەیان دەزانین. یادی ئازیزی ئەو دایکە خۆشەویستە و هەموو دایکان و باوکانی جگەر سوتاوە بەڵام خۆڕاگر و دڵسۆزی بزوستنەوەی شۆڕژگەرانەی کوردستان بەرز و بەڕێز بێت. زۆر بەجاخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی پێنجشەممە هەفتی خاکەلێوە دایکێکی خۆڕاگری کوردستانە دایە ئەحترام شەکووری دایکی زیندانی سیاسی ناهید خۆداجوو لە تەمەنی 87 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. دایە ئەحترام هاوسەر و دایکی هاوڕێیانی گیان بەختکردووی ڕێگەی ئازادی و یەکسانی محەممەد ڕەشید خۆداجوو نادر و ناسێ خۆداجوو بوو. دایە ئەحترام سەرڕای لە دەستانی سێ کەس لە خۆشەویستترینەکانی کە لە پێناو ڕزگاری مرۆڤەکان لە ستەم و چۆسانەوەی چینایەتی گیانیان بەخت کرد بە قامەتێکی بەرز و ورەیەکی بێوێنەوە تەمەنی بەسەر بەرزی و شانازیەوە بەسەر برد و ئەزمموونێکی پڕ لە خۆڕاگری لە بەرامبەر ستەمکاراندا لە خۆی بەجێهێشت. دایە ئەحترام یەکێک لەو دایکە خۆڕاگرانە بوو بە درێژایی تەمەنی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی ئازاری کێشا. منداڵان و کەسوکاری زیندانی کران و هاوژینی ئەعدام کرا. بەڵام هیچ کات وەرەی بەرامبەر جنایەتکارانی ڕژیم لە دەستندا و خۆڕاگرانە لە بەرامبەریاندا نەترسانە و بێباکانە ڕادەوەستا. دایە ئەحترام چەندین جار لەلایەن جنایەتکارانەوە هەڕەشەی لێکرا بەڵام وەکو هەمیشە خۆڕاگر و کۆڵنەدەر بوو بەرامبەریان. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن خۆمان هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی دایە ئەحترام و خزم و کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون جارێکی تر ساڵی تازە و
نەورۆز لە هەموو ئێوەی خەڵکی تێکۆشەری کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس، ماڵاوە. ماڵاوە.